دووبارە ساڵتان لێبێت و ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەچینە لای تەوەرێکی دیکەمان هەمیشە ئاڵێن بۆی کە ژیانێکی پاشمان هەبێت پێویستە لەوەی کە ڕاستگۆ بین ڕاستگۆ ئەوەیە کە ئێمە کەمجار لەگەڵ خۆمانە ڕاستگۆ بین لە پاشاندا لەگەڵ چواردەورەکەماندا ڕاستگۆ بین کە بنەمایەکی گرنگە بۆ ژیانکردن و لەگەڵ ئەوشدا بنەمەکانی ڕاستگۆیی لە ڕوانگەی ئاینیشەوە کە هەمیشە گرنگی پێدراوە و لە دەقە ئاینیەکانیشدا باس کراوە هەر بۆ ئێمە ئەمڕۆ ئەمانوێت باس لە بنەماکانی ڕاستگۆیی و لە چەمکی ڕاستگۆیی بکەین لە ڕوانگەی ئاینیەوە با میوانداری زۆر بەڕست مامۆستا نەجمەدین قادر کە بەڕێزیان مامۆستای ئاینین بە خۆشحاڵیەوە ئێستا لە ستۆدیۆکەمان لە ڕۆژێکی نوێ ئامادەیە بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەرەکەمان مامۆستا سڵاو لێبێت و بەخێر بێت سڵاو لە بینەرانیشتان زۆر سپاس مامۆستا با باس لە ڕاستگۆیی بکەین بە گشتی تا چەند گرنگە ئێمە وەکو مسلمانێک وەکو مرۆڤێکیش لەگەڵ خۆمانە ڕاستگۆ بین و لە پاشان لەگەڵ چواردەوریشماندا ڕاستگۆ بین بەناوی خوای بەخشندەی میهرەبان حەمد و سەنا زیاد و بێپایان بۆ ذاتی پاک پەروەردگار درود و سەلامی خوا لەسەر ڕابەری مرۆڤایەتی محەممەد المستەفا و لەسەر یار و یاران و شوێن کەوتوانی بە چاکە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە داواکەم لە ذاتی پاکی پەروەردگار کە عیبادەتی ڕۆژوانان و ئەوانەی کە بە ڕۆژوو بوون بەگشتی بە تایبەتی لە میلەتی کورد و بینەرانی ئەم تەلەڤیزیۆنە خۆشەویستە عیبادەتەکانیان قبوڵ بێ دوعاکانیان وەرگیرابێەوە لە ساغ و تەندروستتر بوو بن وەک لەوەی لە پێش ڕەمەزانە بن و بە هەلیەزانم دوعا بۆ میلەتەکەمان بکەم خوام گەلوونیشتیمانە بگەێنێتە پلە و پایی میلەتانی پێشکەوتوو سەرکەوتوو و ئەوەی کە نەخۆشی هەیە خوای گەورە شفای نەخۆشی بنێرەوە گیر و گرفتی خێزانی یا کۆمەڵایەتی هەیە خوای گەورە گیر و گرفتەکانیان بۆ حەل بکات. بەڕاستی جێگەی خۆیەتی کە ئێمە باز لە ڕاستگۆیی بکەین ڕاستگۆیی وەک چەمکێکی بنیادنانی کەسایەتی مرۆڤی مسلمان بە تایبەتی و هەموو مرۆڤێک بەگشتی خوای گەورە کە باس دەکات لە قورئانە فەرمێ ڕەبی ئەدخیلنی مدخەلە صدق وأخرجنی مخرج صدق پەروەردگارە بەڕاستی بچمە ناو هەموو کار و کردەوەیەکۆ بەڕاستی لێی دەچم لەگەڵ ڕاستی و ڕاستگۆییدا لێی دەربچم و پێغەمبەرمان صلی الله تعالی عليه وآله وسلم ئەفەرمێ الصدق يهدي إلى البر والبر يهدي إلى الجنة ڕاستگۆیی ئەوبا بۆ ناو چاکەکاری و چاکەکاری ئەوبا بۆ بەهەشت کەواتە کلیلی بەهەشت دەرگای بەهەشت بە یەکێک لە چاکەکان ئەکرێتەوە کە ڕاستگۆییە. ڕاستگۆیی چەمکی کامەیە لە کۆ دەست پێکە یەکەم ڕاستگۆیی لەگەڵ نەفسی خۆت لەگەڵ کەسایەتی خۆت لەگەڵ شخصیەتی خۆت من مۆبایلێکم بەدەستەوەیە و لە دوکانێک بردوومە بەبێ ئەوەی کابرا ئاگای لێبێ و زۆر جوانە و تۆش پیرۆزباییم لە یەکێڵی پیرۆز بێ مامۆستا مۆبایلەکە زۆر جوانە بەڵام لە ناخی خۆمەزانم کە و مۆبایلەم لەکوێ هێناوە بۆ چۆنچۆنی دەسم کەوتووە بە خۆمە ئاشتێمەوە بە خۆمە ئەچمەوە ئەگەر ناخێکی زیندوم هەبێ کەواتە پێش هەموو شتێ بێ لەگە خۆمان ڕاست بکەین ئەبێ لەگە خۆمان ڕاست بکەین حتا لە خواپەرستی ئابێ لە پێشەوە لەگەڵ خۆمان ڕاست بکەین بەبێ ڕیا بەبێ ئەوەی هیچ ڕیا و ڕووکەشێکی تیابێ ئێمە خواپەرستی بکەین و لەگەڵ خوای خۆشمانان ڕاست بکەین وەختێکە لەگەڵ خوای خۆمان ڕاست بکەین ئەو وەختە لێمان وەرەگرێت کە لەگەڵ مرۆڤەکانیش ڕاست بکەین لەگەڵ بەندەکانی خوارش ڕاست بکەین کەواتە چەمکی ڕاستگۆیی یەکەم لەگەڵ خۆت دووەم لەگەڵ بەندەکانی خوای گەورە سێم لەگەڵ خوای گەورە یا کامیان نەخەیتە پێشەوە میمۆی یەکێکگرنەوە لە یەکمە بەستا کە خۆشەویستی پەروەردگار و چوونە ناو بەهەشتی بەرینی خوایە ڕاستگۆیی ئالێرەوە دەست پێکەوە ئێمە ئیماندار کە بەداخەوە وەکو هۆنراوەکەی گۆرانی هاتووە ئەڵێ ڕاستە ڕاستی هەڵگیراوە درۆ خۆشە بە لێ شاوە ئەمڕۆکە بەداخەوە خەڵقەوە بە ئازایەتی یا بە زیرەکی یا بە هەندێک لە خەڵق دیارە سوپاس بۆ خوا خەڵقی ڕاستگۆشتمان زۆرە خەڵقی هەتا گەنجی وامان بۆ پێگەیشتووە ئەگەر لەسەری بەی لە فرۆشتنی کاڵایەک لە دوکانێکە درۆ ناکات ئەلەم ڕۆژان لە دوکانێک بووم تەلەفۆنیان بۆ کرد فڵان ماددەتەیە وتی بەڵێ هەمە وتی ئەوە بە چەند وتی بە وەنگەیە بەمە چاکەکەیەتی وتی گرنتی چیە کوێ وتی گرنتیەکەی چیە وەڵا لەوانەیە لە پێش ڕادیەکەوە بسووتێ
مادەیەکی کارەبایی بوو وتی لەوانەیە لە پێش عادیەکەەوەی من بسووتێ کەواتە من ڕاستگۆییە بۆ خۆی لە خۆیان یا چیتە دوکانەکە لە شتێکی ئەسڵیم بەرەڵە وەڵا ئەسڵیم نییە بەڵام ئەمەتەوەی کە باشترە یعنی ئەمە ڕاستگۆییە ئەم ڕاستگۆییە بە تایبەتی لە گەنجەکانمانە ئێمە شوێن کەوتووی پێغەمبەرێکی ئاینەکەی ئێمە لە دوای خوای گەورەوەی اعتیماد دەکاتە سەر ئەو پێغەمبەرە صلی الله تعالی علیه وسلم لەخوا پەیام هاتووە بۆ پێغەمبەر بە ئێمە ڕاگەیاندووە پێغەمبەر ڕەوشتی چۆ بوو لەکم فی الرسول الله ئوسوة حەسەنە بێ ئێوە شوێن کەوتووی پێغەمبەری خوا بن با بزانین ئەم پێغەمبەری ئێمە صلی الله تعالی علیه وسلم ڕاستگۆیەکەی چۆن بوو لە پێش ئیسلام و لە کاتی ئیسلام و لە کاتی کە قیادەی ئومەتی ئیسلامی کردووە پێغەمبەری ئێمە صلی الله تعالی علیه وسلم پێشەوەی مسلمان ببێت پێشەوەی ئیسلام بێت و پێغەمبەرایەتی بێتە کایەوە پێغەمبەری ئێمە صلی الله تعالی علیه وسلم لەناو قوڕیشا بە صادق الئەمین ناوی دەرکردووە هەموو ئەوانەی کە بینەری ئەم تەلەڤیزۆنن مەسەلەی بنیاددانەوەی کەعبە و بەردەڕەشەکە و صادق الئەمینی بیستووە کە ناکرێت سە لێرەدا سەردی ئەوە بکەین پێغەمبەری ئیسلام صلی الله تعالی وسلم وەک وەختێک کە وەحی بۆ هاتووە خوای گەورە پێی فەرموو وأنذر عشيرتك الأقربين لەسەر سەفا طبعا سەفا و مەروە ئەوەی سوێ بۆ عەمرە ئەوەی سوێ بۆ حەج زانێ کوێیە دۆڵکەوتە بۆزکە بوون بە دەوری کەعبەوە لەسەر سەفا خەڵقی کۆ کردەوە و بە خەڵقی خزمەکانی خۆی بە عەشیرەتی قوڕەیشی وت ئەگەر بڵێم ئێستا جەیشێک لەودی و ئەو دۆڵەوە یەتە سەر مەکە بڕواکەن وتیان بەڵێ لەبەرەوەی بە درۆمان لە تۆ نەبینیوە قەت بە درۆزنی تۆمان نەدیوە لەبەرەوە بڕواکەین ئەم جاوتی دە پەیامی من پەیامی ئەڵڵایە وەختێ پێغەمبەری ئیسلام صلی الله تعالی علیه وسلم نامانێرێ بۆ هێرقل لە شاب کە سەرۆکی ڕۆمەکان بووە ئەڵێ بچنە بازاڕ بزانن چێ هەیە لە عەرەبەم پیاوە بناسێ هاتبێ بۆ ئێرە خەڵقی مەکە بێ بۆم بێنن کاروان قوڕیشە دۆزنەوە ئەبوو سوفیان لەگەڵ کاروانەکەیە ئەبوو سوفیان لەگەڵ کاروانەکەی و سەرۆکی کاروانەکەیە و ئەیهێنن بۆ لای لەگەڵ جەماعەتێکە ئەڵێ کێتان بە نەسەب و خزمایەتی لێی نزیکە لەم پیاوە لە پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم ئەڵێ من ئەڵێ دەوەرە پێشەوە یەتە پێشەوەڵێ ئەم پیاوە لە پێشەوەی بێت دعای پێغەمبەرایەتی بکە درۆی ئەکرد ئەبوو سوفیان کافرە یەکێکە لە دوژمنە سەرسەختەکانی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم هەتا فەتحی مەکە مسلمان نەبووە ئەم پیاوە لەو زروفا بەو کافریە پێی عەیبە درۆ بکات ئەڵێ وەڵڵاهی درۆمان لێ نەدیوە ئەڵێ دە کابرایەک لەگە خەڵق درۆ نەکا چۆن بە ناوی خواوە درۆکە ئەبوو سوفیان یەتە دەرەوە لە مەجلیسەکە ئەڵێ کوڕەکەی ئەبوو کەپشە مێردی حەلیمەت السەعدیەیە کە دایەنی پێغەمبەر بوو صلی الله تعالی وسلم شیری داوەتێ ئەڵێ وای لێ هات بەنی ئەسفەر یعنی قوزەردەکانن سوورسپیەکان کە ڕۆمەکانن لەلای ئەوان بوو بە خاوەنی شان وەڵڵا لەبەرەوە نەبوایە کە عەرەب پیانەوتم ئەبوو سوفیان درۆوەکە درۆمە کردو ئەموو بەڵێ درۆی کردووە یعنی بەو کافریەتیە کەرامەتی ڕێگەی نیاوە درۆ بکە کەواتە درۆ وەکو پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم ئەفەرمێ وإن الكذب يهدي إلى الفجور وإن الفجور يهدي إلى النار کەواتە درۆ خەڵق ئەبا بۆ ناو خراپەکاری و ئەویش خراپەکاریش خەڵق ئەبا بۆ ناو ئاگر کەواتە ئێمە متەدەین بین یا متەدەین نەبین جارێ وەکو مرۆڤ وەکو کەسایەتی مرۆڤی خۆمان ئەبێ ڕاستگۆ بین ئەگەر بووین بە پیاوێکی ئیماندار و پیاوێکی خاوەندین و خۆمان بە ئینتیمای دینێکەوە هەڵواستی حەقە چەند جار ڕاستگۆ بین بۆی نەبینە زیان هەم بۆ خۆمان وە کەسایەتی هەم بۆ دینەکەشمان نەڵێ ئاهی لەو پیاوە مسڵمانە بەم تەروریشەوە درۆەکە نمونەیەکی ئەفسانەی یا ئەگەر ڕاستیش بێت کێشەنیەوە لە شعرەکانی مەولانای ڕۆمیا زیاتر هاتووە جەلالەدین ڕۆمی ئەڵێ لەگەڵ ڕێزم بۆیەوە بینەران سەرجێک بە جادەیە کارڕۆی خەڵقێکی زۆری لێبوو لیان ترسا پیاوێکی ڕیسپی بە دارێکەوە ڕۆژ وتی بچمە لای ئەوەوە باشە لەش بە دارەکە پیای کێشە
وتی هەتا ڕیسپیەکە من بەوڵی شە هەڵخەڵتام کەواتە بێ ئێمە با پێ بڵم ڕێزی ئەو بوونە بگرین کە بوونی ئیسلامەتیە علامەتی ئیسلامەتیە و بچینە ناو ڕاستگۆییەوە. باش مامۆستا نەجمەدین ئێستا ئێمە کاتێک باسی ڕاستگۆیی ئەکەین لە بەرامبەرە بەداخەوە ناڕاستگۆ بوون یان ئەو شەی کە جوان نییە بەداوای لێبردنەوە بەڵام ئەوەی کە پێی ئەوترێت درۆ چەنەها جۆری درۆ هەیە کە بەداخەوە هەندێک جار پاساویشی بۆ هێنینەوە بۆ نمونە جاری وا هەیە ئەڵێڵی خۆ من ئەمە ئەم درۆیە کە ئەیکەم گرفتی بۆ کەس دروست نەکردووە غەدری لە ژیانی کەس نەکردو بۆ نمونە درەنگ ئەگەمە شوێنێک ئەڵێم ئۆتۆمبیلەکەم تێکچوو لە ڕگەلاوانێ واژ نەبێ یاخود بۆ نمونە هەندێک جار مۆدلێکی تری درۆکردن هەیە ئەڵێ ئەمە مەسلحەتی تیا هەیە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە بۆ نمونە کەسێک لە مەترسیەک بگەڕێتەوە ئەمانە لە ڕووی ئاینەوە چۆن باسەکرێن پێغەمبەری ئیسلام صلی الله تعالی علیه وسلم 1400 ساڵ پێش ئێستا ئەو نمونانی زەنابتی بۆ ئێمە باس کردووە ئەفەرمێ من ضامنی ماڵی دەکەم لە بەهەشتا بۆ کەسێک کە درۆ نەکا ئەگەر بە سوحبەتیش بی واتە کەسێ درۆ نەکا ئەگەر بە گاڵتەش بی کەمە زوربەمان ئەیکەین کە زوربەمان ئەیکەین ئەگەر بە گاڵتەش بێ درۆنەکە من زامنی یەکەم کە ئەهلی بەهەشتا واتە ماڵێکی بۆ گرم خانوویکی بۆ گرم لە بەهەشتا و جێگەی لە بەهەشتا بی پێغەمبەری خوا صادق المەصدوق واتە کەسێکە درۆ ناکە لە خۆیەوە وما ينطق عن الهوى لە خۆیەوە قسە ناکە کەواتە حتى بقاطشوا بين نابي والذين هم لعهدهم وأماناتهم راعون خوای گەورە کە باسی مؤمنین و خەڵقی چاکەکە ئەڵێ ئەو کەسانی کە عەهدیشان کردووە ئەمانەتیشان هەیە پارێزگاری لێکەن ئێمە ئەوەی بەلامانەوە مهم نییە عەهد و وعدە من وەختێکەیەم بۆ ئەم تەلەڤیزۆنی اعتیمادی کاتە سەر من دوای ئەوە دوێنێ تەلەفۆنیان بۆ کردم گوندێک مامۆستا خێزانەکەی نەخۆشە وتیان بێ جومعەکەمان بۆ بکەیت من وعدم ماوە خۆ جومعە زۆر خێریکی گەورەیە بەڵام من وعدم ماوە تەلەڤیزۆنێک مدەیەک لەو بەرنامانەی خۆی تەرخان کردووە بۆ من والله بریا بم توانی با بێم جومعەکەتان بۆ بکەم بەڵام ئەبێ بچم بەلای وعدەکەی خۆمەوە کە وعدت دانا بۆ سەعات گوناحە دەو یەک دەقە بێ ئەگە وعدت دانا بۆ بەیانی گوناحە بیکەیتە چێشتە ناو بەڕاستی ئەوە ڕاستگۆیی نییە ئەوە وعدی چاک نییە یا ئەڵێ وەڵا درۆی مەسلحەتە جا کاکە کاموو کەسێکمان بۆ مەسلحەت درۆ بکە ئەی ڕاستگۆیی کەیە ئەی ڕاستگۆیی بۆ مەسلحەت نەبێت جارێکە درۆیە کە کردمان هەر کەس لە ئێمە لە خۆمەوە دەست پێەکەم هەر درۆیەکمان کرد بۆ پینەکردنی ئەو درۆیە بێ چەند درۆی تر بکەین چەند درۆی تر بکەین خۆشەویستێک ئۆتۆمبیل لێخوڕێت تەلەفۆنەکە بۆ یەکێکی تر ئەمە بە حەقیقی ڕوویاوە ئەیان ناسم تەلەفۆنی بۆ کاڵێ لەکوێ یەڵێ لە ڕێگەی کۆیە لەکوێیە ئەلێرە لە لای مەتحەمەکەی دەباشان و چێتە خوارەوە ئەڵێ تۆ لەکوێ ئەڵە منیش لە کۆیم لە دوای جەنابتەوە ئەو ساتیەگا کە ئەمە چاوی لێتی و ئاگای لێتی و باشە ئەنجا ئەکەوێتە پۆزیشێنانە وەڵا وتمەوە ئەوەسی کاکە ناکرێتە ئەم درۆی بۆ چێ پێویست ناکاتۆ بۆ پینەکردنی درۆیەک 100 درۆی تر بکەیت درۆ لە هەموو کەس ناشیرینە لە هەموو کەس ناشیرینە پێش هەموو کەس لە پیاوی ئایندار چونکە سەری ئاینەکەیە خەڵق ئەعتیماد دەکاتە سەر ئێمە بە تایبەتی جا هەر ئاینێ بێت مەسەلەن ئێستا قەشائیمەن سەری مەسیحەکانە لە سلێمانی من مامۆستای ئاینی خەڵق ڕۆژانە تەلەفۆنەکە دوێنێ تەلەفۆنم بۆکەن تو خوا مامۆستاگە دانیشتی بۆ شەوی لەیلەتوڵ قەدر لە دوعای خێر بێ بەشمان نەکە من چی من مرۆڤێکم وەکو مرۆڤەکانی تر ئاسایی بەڵام ئەو دینە وای کردووە خەڵق سیقەیەکم پێ بکە کەواتە درۆکردن لە پیاوی عینی ئەمە یەکەم شت زۆر ناشیرینە لە پیاوی گەورە سەرکردە ڕێز عەشرەت هەر کەسێ بێ باوک لە ماڵە دایک لە ماڵە برا گەورەکە برا بچووکەکە تا ئەگاتە ئاخر قسمەت بەڕێوەبەری ئەم کەناڵە بەڕێزە درۆ لە گەورەکان زۆر ناشیرینترە وەک لە بچووکەکان لە بچووکەکانیش هەر ناشیرینە هەر ناشیرینە و هەر کردەوەیشی قێزەونە و وتەیەکە کوێڕنەوە ئێمە زوربەتان یاوانەی بینەران ناوی شێخی بوخاریتان بیستووە کە فەرموودەی پێغەمبەری کۆ کردوێتەوە سەڵی الله عەلەیه وسەلەم ڕێگەیەکی زۆر ئەبڕێڵێن پیاوێک فەرموودەی پێغەمبەری لایە لە فڵان شوێن کە ئەچێ بۆ لای لە لای خەرمان و ئەوانە بێ و حوشتری لابێ
ئەوێ حشتەکە بگرێ قاپێکی پڕ بەدەستەوەیە و ڕایەوەشێنێ قاپەکە داری نەبووە یا هەر شتێ بووە ڕایەوەشێنێ بۆی حشتەکە بگرێ کە بخاری لێ نزیکە بێتەوە قسەیە چەند ڕاستە یا چەند ئەسڵە سەحیحە ئەمەیان بەجێڵین بۆ ساکردنەوەی قسەکە کاگاتە لای ئەڵێەوە خۆ قاپەی چیتیان نییە ئەڵێ وڵاقی ویستم حشتەکەی پێ وەربگرم ئەڵێ بۆ چیات بێڵێ وەڵام فەرموودە لایەتی بەڵێ وتی دەخوا لێ وەرناگرم تۆ لەگەڵ گیانەوەرێ درۆ بکەی لەگەڵ مرۆڤێت چۆن درۆ ناکەی کەواتە درۆکردن لە هەر هەموو کاتێکان ناشرینەوە لە ڕاستگۆیی ئەمان باتە ئەو شوێنەی کە ئەمانەوێ و بە تایبەتی پیاوی گەورە سەرکردە مامۆستای ئاینی مامۆستای مەکتەب گوڵگۆی شوێن کەوتوەکانیان ئەوەی جەنابە باسی کرد دەڵێ درۆ مەسلحەتە و هیوایەڵێ درۆ سیاسەتە و کاکە وەڵڵی ئەوەی بناغەکەی درۆ بێ وەکو ئەوە وایە بینایەکی گەورە لەسەر لم دروست کرابێ بەخوا هەرە ڕووخێ ئەڵێ پەتی درۆ کورتە پەتی درۆ کورتە درۆزن وەکو ئەو گۆزە وایە کە چێ بۆکانیوێتەوە هەردوو جار سێ جارەی تر ئەشکیە جاری یادگەشی زعیفە ئەو کەسێکە درۆکە ئەم جا مرۆڤەکەوا لێ کات یعنی قسەی ڕاستیش بکە بەداخەوە دائیمە جێگەی گومانە دوایی خۆی وای لێت هەست بە نەخۆشی خۆیەکە و هەست بە کەمی خۆی لە ناو هاوڕێکانیاکە باشە اینجا هەمیشە بنەماکانی پیرۆزی ئاینی ئیسلام وا بۆلەوەی کە ئەوێت کۆمەلگایەکی تەندروست هەبێت تاچەند ئەگەر ئەو کۆمەلگایەکە تاکەکانی تیا زۆر ڕاستگۆن بۆ نە خێزانێکی تەندروستیش ئەبێت ئەوەی کە لە ناو خێزانە چەند جوانە کە ڕاستگۆیی هەبێت و هەروە تا چەند کاریگەری ئەبێت لەسەر کەسایەتی کەسەکان ڕاستگۆیی ئەگەر ئێمە ڕاستگۆیی پیادە بکەین ڕەنگە بگەینە ئەو میلەتانەی کە لە پشت ئێمەوەن و پێشکەوتون و سەرکەوتون و تێگەیشتون و پێگەیشتون چونکە بەڕاستی سەرەتای پێگەشتن و تێگەیشتن و گەورەبوون و پێشکەوتن ڕاستگۆییە ئەگەر ئێمە هاتین بە بناغی ڕاستگۆییە تێپەڕین تاکی جارێ بە لە خۆمانەوە گوتمان لە خۆمانەوە دەست پێ بکەین خوا بە پێغەمبەرە فەرمێ وانزل عشیرەتەکە الأقربین ئەبێت تۆ لە پێشەوە جارێکە بڕۆی بۆ کەس و کارێ رب اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب خۆم خوایە لێم ببوورە لە دایک و باوکم لە ئیمانداران ئەو ڕۆژەی کە تەماشاکە لەکوێوە دوعاکە دەستی پێ کردووە جارەمە بۆ هەموو شتەکانی ژیان وایە دوعاکە رب اغفر لي خوایە لە من خۆش ببە ولوالدي لە دایک و باوکم خۆش بۆ وللمؤمنين دوایی ئیمانداران یعنی خۆت یەکەم کەسی جارێکە مەسئولی سەرەکی لە خۆت دووهەم لە کەسوکارێ لە کەسوکارتەوە دەست پێ بکە بۆی وەکو دادگان فەرمووی خێزانێکی تەندروست خێزانێکی ڕاستگۆ خێزانێک جێگەی باوەڕ و سقەی خەڵکەکە بێ لە گەڕەکەکە لە کۆڵانەکە ببیتە مەرجەعی خەڵک نەگەوەی کە خوانە خواستە جێگەی گومان بی پەنجە بە درێژکەن کورە لێی مەکەوە میگانی درۆ دەلەسەیە ئەگەر هاتوو ئەمە وابوو هەمومان وامان کرد کەواتە چیمان کردووە بە تاکە کەسەکان خێزانێکی ڕاستگۆ خێزانێکی تەندروست بە خێزانە تەندروستەکان کۆمەلگایەکی تەندروست بە کۆمەلگایەکی تەندروست میلەتێک و مرۆڤایەتێکی تەندروست دروست دەکەین کەواتە ئەبێ لەگەڵ خۆمان و خەڵق و ئەمە ڕاستین لە یابان یاخود لە شەرقی ئەقسا شتێک باوە ئەگە هەر مهەندیسێک هەر کارگوزارێک کارێکی کرد کارەکەی سەرکەوتوو نەبوو لەسانەوەت خۆیە کوژێ ڕەنگەوەتان بیستمێ لە تەلەڤیزۆنەکان کە و مهەندیسەی پردەکەی دروست کرد ئەو فڵان کەسی ئەوەی کرد ڕاستگۆن لەگەڵ ئیشەکانی خۆیانە ڕاستگۆن لەگەڵ ئیشەکانی خۆیانە ئیشەکانی خۆیان بەڕێک و پێشی ئەکەن هەتاوەکو بە چاکی ئەیدێنە جێگەی خۆی جێگەی خەمیانە جێگەی ئەسەفیانە بۆیە کۆمەلگاکانیان بۆ بەو کۆمەلگا پێشکەوتۆی کەیبی ئێمە تەنها بە ئیدعا نەبێ بە تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام و هەموو ئاینەکانیش و هەموو بیر و بۆچوونێک بەڕاستی بە خەڵکەکەی گەورا بێ ئەگەر خەڵکەکەی دیایە لای درۆزنی و دوور لە ڕاستی ئێوە بینەران لە ڕاستی دوور کەوتەوە هیچمان بە هیچ نەکردووە لەسەر ئەساسی درۆ و دەلەسە ئەڕۆین بۆ ناو فجوورەکە فجوورەکەمان بە بۆ ناو ئاگر جارە لە پێش قیامەتا لە دنیا لە پێش قیامەتا لە دنیا
جەما مۆستا نەجمەدین هەر یەکێک لە پیاوانی ئاینی من قسەیەکم لێ بیستووە باسی ئەکرد ئەوی ڕۆژێکان کەسێک ئەچێتە خزمەتی پیاغەمبەر سڵاو درودی خۆی لەسەر بێ ئەڵێت کە هەندێک ئیشی خراپم هەیە هەندێک تاوان ئەنجامەدەم گوناح کە ئەمەوێت دەستبەرداریان بن یەکێک لەوانە درۆکردن بووە کاڵێ قسەی درۆ ئەەکەم پیاغەمبەر پێی ئەفەرمێت کە ئەگەر ئەتوێت دەستبەرداری هەمووی بە تەنیا تەواز لە درۆکە بهێنە ئەم پیاوە کاتێکە گەڕێتەوە ئەڵێت هەموو ئەم کارانە کە ئەوێت بچێ ئەنجامی بە بیرەکات ئەڵێ من ئەگەر بچمەوە خزمەتی پیاغەمبەر لێم بپرسێ بۆ نمونە فڵان ئیشت کردووە ئەبێ درۆ بکەم ئەگەر ئەم ئیشم کردووە کاتب بەوەی کە هەر پێی ئەفەرمێت کە درۆمەکە ڕێی هەموو گوناحەکانی تری لێ ئەبەستێت لە ڕاستیە بەڕاستی ئەگەر ئێمە ڕوو بکەینە ئەوەی کە کەسێکی ڕاستگۆبین هەر لە کۆمەلگای خۆمانە وا ناکات کە کۆمەلگایکی بەوتەی جەنابێت جوانترمان هەبێ گوناح کەمتر بێت ئەم هەمووە با بڵێن لادانن لە ڕێی ڕاست کەمتر ببینرێت هەر لە کەسە گەورەکانمانەوە هەتاکو تاکە ئاسایەکانمان عزیز پیغمبری خواه کن صلی الله تعالی علیه و سلم اکری انسانی ایماندار زینه بکا افرمی بڵێ اکری دی بکا افرمی بڵێ پیارون اکری درو بکا نخیز درو امنه خطره بۆچی چونکە ئەگەر بۆ نمونە پیاوێک ئێوێ خیانی زەوجی لە ژنەکەی بکە ئەگەر نێوێ درۆ بکە لە بەردەمی خێزانەکەی لە بەردەمی کەسوکاری ژنەکەی لەگەڵ خۆی ناتوانێت خیانەت بکە ژنێک بە هەمان شێوە ژنێک ئێوێ پارە گیرفانی مێردەکەی دەربێنێ مێردێک ئێوێ پارەکان لە ژنەکەی بشارێتەوە ئەگەر مەبەستی بێ درۆ نەکا بۆ یەکری ئەوانە حیشانی بۆ ناکرێ شۆفێرێک شۆڤێریە کا لە زادەکە مخالیف ڕۆشتووە گا بە مرورە پێڵن سەریع ڕۆشتی لە فڵان شوێنە ئەگەر درۆ نەکا ئەتوانێت پینی ڕابردوەکەی ڕۆشنەکەی بکە نەکەیت کەواتە پێشەوەی درۆکە بکە هەوڵەیات پێشەوەی مخالفەکە بکە هەوڵەیات درۆ نەکە کەواتە قسەکەی جەنابێت کە پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم ئەفەرموون کە یەکێک لە پیاوچاکان ڕۆژ بۆ خوێندن یا ڕووی بۆ شوێنێک داچی نەسیحەتی کرد کە گەڕنەوە عەبدولقادر گەیلانی بووە ئەگەر چیرۆکەکە دروستکراویش بێت ئەگەر چی زۆر لە ڕاستیەوە دوورە نزیکە ئەگەر دروستکراویش بێ هەر شتێکی جوانە داچی پێیوت یەک وەسیەتە بۆ کەم قەت درۆمەکە قەت درۆمەکە ویش لەگەڵ کاروان ڕێیەکەوە وەختە کاروان بە قۆناغ بە وڵاخ و سواری و پیادە و بەو شێوەی ڕۆشتون و چەتایا بەسەریانەوە میش چەند پارەیەکی کەمی ئەو زەمانەی پێ بێ و دەزەکەن بە ڕوودکردنەوەیان و ئەفەرمون چوو پێیە دزەکان ئەڵێن چوو پێڵێ ئەوم پێ جوانی شاردوێتەوە ئەڵێن بۆ قسە کردوتەوە پێ خۆی من نەمانە دۆزیەوە وتی ئاخر دایکم وتی درۆمەکە نامەوێت درۆ بکەم تیان چۆن پیاوی ئاوا هەیە لەگەڵ کاروانێکا بڕوە پیاوی ئەوەنە چاکەیە کە نێوێت درۆ بکە هەلە بەروەعدی بەدایکا بڕۆ کاروانەکەمی خاتریەوە بێ کەواتە بۆ ئەوەی کە ئێمە نەچینە ناو پاساوی تر و نەچین لەگەڵ خۆمان و خەڵقی تر درۆ بکەین ئەبێ بەڕاستی لە پێشەوە خۆمان ئامادە بکەین بۆ ڕاستگۆیی بۆ نمونە ئێستا شتێک باوە پێ بکرێ مجامەلە وەڵڵاهی مرۆڤەکان زۆر پێویستیان بە ئاوێنەیە ئاوێنەیە کە ئاوێنەیەکی شوشەیە و ئاوێنەیەکیش کە مرۆڤەکانی کەسوکارێتی دەوروبەرێتی هاوڕێکانێتی ئەگەڕنەوە لە سەردەمی یوسف پێغەمبەر عەلەیهی سەلات وەسسەلام وەختێ بوو بە کار بەدەستوو لە میسرا و دەستی ئەڕۆشتووە موتان چیرۆکەکەتان بیستووە کە خەزائینی فیرعەونی بەدەستەوە بوو خەزائینی عەزیزی میسری بەدەستەوە بوو پیاوێک ئەچوو بۆ لای حەسیبیری کردەوە چی بەرێ بۆ یوسف ئاخر یوسف لە دەوڵەمەندی و کار بەدەستیە هەموو شتێکی هەیە بیری کردەوە حەسەنی کرد ئەقڵی بڕی نەکرد هیچ بەرێ لە ڕێگا پارچەیەک ئاوێنەی دۆزیەوە ئاوا سەیری کرد خۆی تیابینی وتی جا وەڵامە گەورەترین هەدیە بیبەم بۆ یوسف جوانی خۆی تیا ببینێ چیرۆکی یوسفتان بیستووە و پێغەمبەری خوا فەرمێ کوڕێکی جوان بۆ ئەمە ئەویش وتی ئەمە بە سیعری بازار هیچ نییە بەڵام حەزم کرد جوانی خۆتی تیا ببینی خۆزگە ئێمە جوانی خۆمان یا چەوتی خۆمان یا کەموکورتی خۆمان پەڵی دەموچاوی خۆم پەڵی کردەوەکانی خۆم لە جەنابتە لە ڕەفیقەکانمە
لە خزمەکانمان ببینمەوە بەڵێ. ئەم مجاملەیە کە ئێستا پێڵین مجاملە واتە جوانکردن ماڵ واتە جوانکردن لە جەمال و جەمیلەوە هاتووە جوانکردن ئەم جوانکردنە تاکەی جاری وای هەیە ئەمە زەرریشمان لیا بەڵام هێشتاوە باشتر جەما مەستا هەندێک جار بەداخەوە لە لای خۆی مجاملەکەی بۆ کا خۆشی کە نییە ئینجاچێت لە پشتەمەلی و دەسەکا بە قسەکردن نەڕێ ئەمە مرۆڤی دووڕووە بە پەنامان بخوا بەڵێ. لا إلى هؤلاء ولا إلى هؤلاء نبو أميانة ونبو أميانة أميشان بالرواي بيناكا أميشان برسيشكاو بدسيو ديسان خوار روشك ناي بيسيتو بەڵێ. آخر وتراوە لە کوێ باست کرا لەوێ باست دەکەن ئەخە زۆر جوانە بێمەوە تێبگەین کە من زمانم دژی خەڵکی گەڕا خەڵکی زمانی دژیم نەگەڕێ من یەک زمانم هەیە بەڵام خەڵکی زۆرن خەڵکی زۆرترن ژمارەیان زۆرترە بەڵێ. مەسەلەن یەکێک لەو شتانە بۆ نمونە بەیانی دوو بەیانی جەژن بەیانی دوو بەیانی جەژنەوە ئەگەی بە کەسێکە گلەی زۆر لێ هەیە و کەسی باوەشی پیاکەی وەکۆی کە زۆر زۆر مشتاقی بی و یا زۆر زۆر قەچێکە پێی بڵێ لەگەڵەوەی ئەو گلەیانشم هەیە لێت لەگەڵەوەی ئەم کەم کورتیانشت هەبوو بەڵام من لێت خۆشە بم و گردن ئازاکەم بە شەرتێ هیچمان نەچینەوە سەرەوە یا ئەگەر ئەو بە تۆی وت دڵت نێشێ ئێمەی مسلمان بەڕاستی باڕازگۆ بم لەگەڵ خۆما من مامۆستای ئاینی ئەندامی مەکتەبی تەنفیزی برا بچووکی مەلای سلێمانی مەسئولی لقی سلێمانی لە خۆمەوە بابیڵن یەم بۆ ماڵی براکەی تۆ یەم بۆ ماڵی جەنابتان ماڵی باوکی تەلەفۆنێکەکەم باوکە دەفەرمێ وەڵڵاهی ئەمڕۆ مامۆستا بۆمان ناکرێ سەعات سێ بۆم ناکرێت سەعات چوار بۆم ناکرێت مەسەلەن یا بۆم ناکرێ ئەمڕۆ بتبینیم ئیشمێ خۆی تووڕاکە با بەخوا فەرمێ یا لە دەرگایی دەڵێ وەڵڵاهی ئەگەر وەختێکی کە بیتەوە بڕاتە بێ یعنی ئێمە ئەوەمان پێ بووترێ کە منە سەیفی قورئانیە ئەگەر ئیزن دراین بإذن دراين وإلا ارجعوا وإذا قيل لكم ارجعوا فارجعوا أجل بكتاو ترى رأسا فاكبر تعقيب الرأسا بقرنه ده يما تخوات شمان واكي هیوادارین هەموو تاکەکان لای خۆیەوە ڕاستگۆیەتی دەست پێ بکات يعني بالراسي أما أصلش ظلمي ما يما حق عوان نبين قشيكا والله بيغمبر فرمي التمس لأخيك 70 عذرا بۆ براکەت یان دیارە بە خوشکەکە شەڕایە خوشکی مسلمان برای مسلمان خوشکی مرۆڤ برای مرۆڤ هەفتا عوزری بۆ بێنەرەوە بۆ نمونە من تووڕە بووم لە بەردەمی جەنابتا تۆ گەنجتری لە من پێم بڵێ قەچێکە مامۆستا ڕەنگە خوا تەمەنێکی کردووە و ماندووە و وەڵڵاهی ڕەنگەوە لەوێەوە هات و 15 دقەی پێچووە ڕەنگە بە ڕۆژوو بێ و ڕەنگە لە ماڵەوە بێتاق یعنی تا ئەگەیتە هەفتا پۆزش هیچ زامێنێتەوە کە لێم تووڕە ببی بۆیە پێغەمبەر وای وتووە لەبەرەوە ئێمە چین زولێک تووڕابین زولێک زوی لەبین بڕواتانە بێ یعنی من کە وتم لە خۆمەوە دەست پێ بکەم ئێمە ئاینمان تەناوەکو ناوێک جێبەجێ کردووە وئیلا وەکو ناوەڕۆک یعنی لە بەسیترین شتاقی ئیدا قیل لەکم ارجعوا فارجعوا ئەگەر پێتان وترا بگەڕێنەوە بگەڕێنەوە خەیشێکا وەختێکی کە سەردانت دەکەم وەختێکی کە ئێم بۆلات یا تەلەفۆنێک بۆ کەن فڵان کە زەوە نەخۆشم وەڵڵاهی منیش ناساغم یا بۆم ناکری یاچی پۆزشێنی تۆ ڕاز ناکە نایە بێ بۆلام کاکە بۆ ڕاز ناکەم وەڵا ڕەنگە ڕاست بکەم ئێستا من تەمەنم هاتووەتە ئێستا جاران لە گەنجیما لە 10 ساڵ 15 ساڵ لەمە پێش پیاوێکی چالاکتر بوو لە لێخوڕینی ئۆتۆمبیلە چالاکتر بوو لە بینینا چالاکتر بووم لە توانای جەستەوی چالاکتر بوو زۆرتر ئەمتوانی دێنی بکەم زۆرتر ئەمتوانی سەر لە خزم و کەسوکارەکەم بم زۆرتر ئەمتوانی هاوڕێکانم بەسەر بکەمەوە ئێستا وام لێ هاتووە لە ئۆتۆمبیل لێخوڕیم زوو بێ تاقەت دەبم چاوەکانم زوو ئەکەون ئاوکردن ئەو قەرەباڵغەی کە ئێستا هەیە زمانی من نەبووە و منیش بە ئێستا پێ ناکەوم من بڵێم ماشەڵڵا گەنجی ئەڵێ مجاملاکە ڕاست ناکە ناوێرم هیچ بڵێم دادەگان خۆ تۆ پێشم بڵێ گەنجی خۆم زانم تەمەنم چەنە تۆ ئەوە لە ڕێز و حرمەتی خۆتە و لە هاندانی منە کە هانم بەڵێ الحەمدولیلا من ئێستاشە جوڵم دوێنێ نیوەڕۆ پێش نیوەڕۆ کە هاتوومەتە دەرەوە بەیانیەکەی دەوامم نەبووە
هەتاوەکو نیوەڕۆ دەوری هەفتا هەشتان نەمان بنیم کۆڵیۆت و گۆلم بۆ کردو بۆی وەخت خۆی ئاو بدرێت یخوە ماشەڵڵا ئەمان پەیوەندی نییە بەوەوە کە من بڵێم ناتوانم و کەوتومەتە عیس بەڵێ. نا ئەگەر چالاکیت هەبێ باشترە بەڵام چالاکیەکانیشم وەکو جاری جاران نییە کەواتە و کەسا بێ عوزرم بۆ بێنێتەوە وەکو پێغەمبەر فەرمووی عوزرم بۆ بێنێتەوە بڵێ مامۆستا ماندوو بووە مەسەن تەمەنی من نا پیاوێکی تر تۆ یەکێکی تر جامە وەستا ئەمەە شیرین قساکەی جەنابەت ئێمە دڵمانە بەڵام لە کۆنتترۆڵە هاوکاران بڕوا فەرمی 5 دقی ئەڵەن کاتان نەماوە بەڵام یەخوە ماشەڵات لێبێ زۆر زۆر پڕ لە بەرەکە دوو تەکانت پێشکەش بنێرانمان کرد ئیشەڵاکە سوودیان یەخوا هەر بمێنی بەڕێز داوا لە کۆنتترۆل دەکەین لێمان ببوورن و هیوادارم ئینشاءڵڵا قسەکانمان جێگەی ڕێز و حرمەت بوو بێ جارێکی تریش دوعا بۆ هەموو ڕۆژوانان و بینەرانی ئەم تەلەڤیزۆنە و گەلی کورد بە تایبەتی تر ئەەکەم خی گەورەبی کاتەمایی خێر و پێشەوەی جەژنیش بێت جەژنی هەمولایەک پیرۆز بێ نەوەک فریانەکەم و لەم ساتە و پیرۆز بەیان لێ بکەم بابی کاسە جەژنی خۆشی و سەرکەوتن زۆر زۆر بەخێر بێجا مامۆستا